قۆناغێکی تری ئەو شەپۆلی سەرماوسۆڵی کەوا ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردو ئەمڕۆ دەستی پێ کردوتەوە کە خۆی دەبینێتەوە لەوەی ئاسمان هەوری دەبێت لەگەڵ بارینی باران بەڵام زیاتر خۆی لە شێوەی بەفربارین دەبینێتن بە تایبەتش لە کاتی ئێستادا لە سنووری پارێزگای دۆکتانان لە سنتەری پارێزگای دۆکیش بەفربارین دەستی پێ کردو هەروە لە ناوچە شاخاویەکانی پارێزگای هەولێر بە هەمان شێوە بەفربارین تەنانەت لە هەندێک شوێن وەکو سنووری مێرگە سۆر و بارزان بە سەر و 6 سانتیمەتر لە کاتی ئێستا بەفربارین تۆمار کراوە پێشبین دەکەن کاریگەریەکانی بۆ ئەمڕۆ بەردەوامی هەبێتن و بۆ بەیانی چوارشەممە زیاتر چڕی بەفربارین لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان دەردەکەوێتن کە بەهۆی نزمە پاڵەپەستویەک لە وڵاتی تورکیاوە کار دەکاتە سەر ناوچەکە بە هەمان شێوە بارستە هەوایەکی سارد سیبیری کاری کردوتە سەر ناوچەکانمان بۆیە ئەوەی کەوا نەخشانەی لە بەردەستان و پاشیکردنەوەیان بۆمان دەردەکەوێتەوە بەیانی پەنا بەخوا ڕەوشکەشەوە زیاتر سەختتر دەبێتن واتە ئەگەرەکانی بەفربارین پێشبینی دەکەین لە سنتەری شارەکانیش بەفربارین بیانگرێتەوە.